بڕی 150 کارتۆن جگەرە کە لە وڵاتی ئێرانەوە لە ڕێگەی مەرزی تۆیڵە شوشمەوە بە شێوەی نایاسایی بە کۆڵبەر داخلی هەرێمی کوردستان بووە لەلایەن پاسەوانی سنوورەوە دەستی بەسەرا گیراوە و دراوە بە پۆلیسی گومرجی هەڵەبجە. پۆلیسی گومرجی هەڵەبجەش ئاراستەی بەڕێوەبەرایەتی گومرگی سلێمانی کردووە. دیارە لێرە پێشەوەی کە کەشفکرا لەلایەن فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیمانەوە بۆمان دەرکەوت کە بڕی 150 کارتۆن جگەرە و لەناو بەڕێوەبەرایەتی ئیجرات یاساییان لەگەڵ ئاکرێ و جگەرەکەش تەلەفەکرێت.